د بەردەوامیە بەلافکردنا کەل و پەلان لەسەر پەنابەرین ڕۆژاوای کوردستانی ژالین ڕێکخراوێنی دەوڵەتیڤە ڕێکخراوەڕیچ و سنتەرا ڕزگاری یا ڕەوشەنبیری لە گوندێ دۆمیز ڕابوو بە بەلافکردنا 40 لتر نفت و سۆپەکە لەسەر هژمارێک ji پەنابەرین لە دەرەوەی کامپا دۆمیز نیشتەجی دەبن و هێژایە گوان ببیر بینن گۆ سنتەرا ڕزگاری و دەگەل هەماهەنگیە چەند ڕێکخراوێنی دەوڵەتیڤە ئەف چەند جارا دڕابێ بە بەلافکردنا نەفتە و سۆپا لەسەر پەنابەرین لە دەرەوەی کامپێ دژین پیشی هاتنا وەرزەی زەوستانی. بله اما رکراوارچ پفکارید گه سنتر روزگاری روشنبیری رابطه نبدا باش کردن 200 سوپان سر آورین روش آوای دروی کمپه کو دفعه کی دام حال دا کو هم 200 توزیع کن 200 دفعه دی دام محاله کن جرابت هم 200 توزیع کن داول دین افمالت دروی کمپه سوپا و گازب دین همیا سنتر روشنبیری روزگاری بهاریکاری هندک منظمات آن بجن رخراون دولتی جی و نافخوی جی رابونه بدابش کرنا صوبا و گازل سر وان آواریانی رجاوای کردستان گوش دروی کامپا آکنجینل دروی کامپا رودنین اوه بو جارا دوی آنجارا سیه اف جور هاریکاری تینه دابش کرن سر وان آواریان ام سپاسیات کن سپاسیقا بسنور هجمارا پەنابەرن لە دەرەوەی کامپێ دژین و بەتایبەت لە گوندێ دەردۆرە پارێزگەها دهۆکێ گەلەکن و ئەوژی داخواز ژڤان ڕێکخراوەی نیڤدەوڵەتی دەکەن بۆ ئاریکاری لەسەر واوەرێ بەلافکردن و بەتایبەت ئەو عایلاتێن فەقیر ji gundê domîz Cemîl Osê Ark